هەموو شتێک گران بووە بەس لۆ فەقیریش گران بووە با پێت برم فەقیر چ بکە دەورەمان ژێ لێ نییە کاکە دەورەمانەتی ئەگە بتە 200,000 شتی خۆیان دەکڕی بەس باشە ئێستاکە من کابراایەکەم هەندێک شتێ پێم ناکردێ ئێستاکە لۆ نمونە من ئەرزاقم لێ ببڕێ لۆ نمونە بڕۆ دەستی دووبەڕوونەشی دەکڕی بە 3,500 دووبەڕوونی گچکە دەکڕی بە 2,5 کابرانیتی کاکە لە چێ بووە خاستن ئیش کاریشت نەبێتن هەر زۆر ناخۆش دەم لە خۆم پێشمەرگەمە دەگەشتی معاشەکەم بەش ناکات ڕاستی با پێ کرێتیمە و بەشم ناکات. دەگەر دۆلار گران بی هەموو شتە گرانە بی بازار هەرچی ئەو ڕۆزەچی بەیانی هەموو شتێکی ینی کە شتێک بە هزاری بی 250 دەسەری هەر شتێک بە 10,000 بی بوویتەوە 13,000 12,000 لەوەی گرانتر چ بی کابراایەک معاشی 300,000 200,000 دیارە بە چ بدا بە کرێخانی بدا بەم حەفازەی منداڵی بدا بە یانیشتی ماڵ هەمووی بەکاملی بەچ بەڕێ بچی داواکاریمەوەیە حکوومەت بەخۆی دابچیتەوە ئەو بازە زۆرەی لەسەر ئەشای دانایە کەمی کاتەوە تێگەیشتی ئەو واریداتەی کە هەیتی تەوزای بکە بە عادیلانە قەناعەتت بێ هەموو خەڵک بە ڕێک و پێچێژی. هەموو شتە گران بوو ئێستا وا تەکسیمەیە سمەنی سا 6 هاتی مەدەناتە ئێستا 5,000 مش کردی یەک دیناردمیش نەکردی ئەوەش بازار ساوێت بزانە کو عەشیا لە ڕوونی لە شەکری لە برنجی لە هەموو گران بوو زۆر ئەگە دۆلار بێتە خوارە عەشا دێتە خوارە ئەگەر هەستی ئێستا بڕۆ ئەو بازاڕی ئەوەکەی بازاری بووتە 1500 بووتە 2,000 هەموو عەشیەک ش زۆر گران بوو دەگە دۆلاری بازار هەر نمە حکومەت دەگە دۆلارەکە دابەزێنێ بە ئەوەی خۆی شتەکە دێتە خوارێ و تەوە بەس حکومەت دەوی چارەسەرە شەو ملەتەی بکە ئەگە عێراقا ئەگە کوردستانە ئەگە نێودەوڵەتیە هەر شتێکێ لە ئێران دەڕات دۆلارکە خوارەوەی ئەو هەموو شت بە دۆلار و دۆلارش لە ئێران دەڕوا و بە هەموو نەوە عەشی دەڕوا و معناهەیە هەموو شتەکان گران دەبی ئەو ڕۆ بە چەند بفرۆشی سبەندیەوە زەرەرا ئەوی وەرەقەت کردی باشە ئەوی وەرەقەت نەکرد سنێ دێتە سەر تەوە ئەگە ئەو شتە ئەو هابی لەوانەیە هیچ کەسێک بەشی سارشکە نەکا ئیفلاسدێنی باجش هۆکارە ئێستا کامەدەن لۆ نمونە لە بەسرای ئێستا گومرجان هێخستە هەموو شتێکی هەرداخیل بەسرای دەملک هەر لە کوردستان هەل لە عێراق هەمووی هەروایە لە بەسرای ئێستا هەر تڕێلەک 35 وەرقەی هاتە سەری ڕێگریش ناکرێت لە دۆلاری و ئەگەر ڕێگریش نەکرێت زۆر لەوەی گرانترە بی لە کابراایەک تاجیر بی و مەسلحەتیش باشە بی ئەگەر ئەی معاشخۆر بی و ئەوی لێرە کاسبی ڕۆژانەی هەمباری و حملاتی بکە ئەوە هەر فەوتایە بە هیچ ڕۆژی بەش ڕۆژانی خۆی دەرناچی وارخەرجکە